ئەو شوێنەی من لێی وەستاوم ئێرە شەقامی هەولێر کەسنەزان یاخود هەولێر گۆمەسپانی پێدەوترێت، وەک لە دواوێ من دیارەمە دووسایدی هەولێر گۆمەسپانە کەروەک دەزانین دەواازەی هەولێر کەسنەزان کە بەشێکی تەواو نەکرابوواتە لێرەوە تاوەکو کەسنەزان ئەم بەشەی تەواو نەکرابوو، بەڵام لە ئێستادا سایدێکی ئەم شەقامە ئەمڕۆ بە فەرمی کرایەوە بە ڕووی شۆفێراندا کە نزیکەی 2 کیلۆمەترە بێت، واتە ئەم سایدا بۆ هەردوو ئاراستەیە هەم لە هەولێرەوە بۆ دەرەوە بۆ پێچاوانەشەوە لە دەرەوە بۆ ناوشاری هەولێر. هەروەکو دەزانین لە ماوەی ڕابردوودا شەقامی دەواازەی هەولێر کە شەقامێکی ئەتوانین بڵێین تەواو نەکرابوو کە بوو بۆ هۆی بە کێشە بۆ شۆفێران، بەڵام لە ئێستادا شەقامەکە تەنیا سایدێکی کراوەتەوە بە ڕووی شۆفێراندا هەر لە دەواازەی کەسنەزان تاوەکو نزیک ئەو شوێنەی کە من لێرە و لێ وەستاوم نزیکەی 2 کیلۆمەترە بێت شەقامەکە بە ڕووی شۆفێراندا کراوەتەوە. دیارە شەقامی هەولێر کەسنەزان یاخود هەولێر دەربەندی گۆمەسپان کە شەقامێکی سەرەکیە و هەولێر بە پارێزگای هەولێر بە پارێزگای سلێمانی و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین دەبەسترێتەوە لەمڕۆوە بە ڕووی شۆفێراندا کراوەتەوە. ئیدی ئەم جەمجاڵیە و ئەم زەحمەتی کە شۆفێران لە ماوەی ئەم چەند کیلۆمەترە دەیاندیت لەمە دوانای بینێت، چونکە دەتوانن شەقامە نوێیەکە بەکاربینن کە بۆ هەردوو ئاراستەی چون و هاتنە و بڕیاری ژوایە دوای جەژن ڕاستەخۆ دەست بە شەقامی تر یاخود سایدەکەی تر بکرێت و ئەویش لە زووترین کاتدا تەواو بکرێت.